سڵاوتان لەبێت بەیانیتان باش هیوادارینکە لە هەر شوێنێکن تەندروست لەش ساڵ و سەلامەت بن. هیوادارینکە بەیانیەکی پڕ لە وزە پڕ لە چێژ لەگەڵ ئێمە دەست پێ بکەن چونکە بابەتی زۆر پڕ لە زانیاری بابەتی زۆر پڕ لە سوودمان بۆتان ئامادە کردووە. جگە لەوەیش تەوەرەکانمان دوو تەوەر دەبن کە بەدڵی ئێوەی هونەردۆست و هەروەها وەرزش دۆستیش دەبێت. سەرەتا باس لەواکەم کە تەوەری بەرنامەکەمانەوەی کە دەڵێم هونەردۆست بۆ کەزانی کە حەز لە گۆرانی کوردی ڕەسەنەکەن. بێگومان هەر کوردێک شانازیەکات بە کولتوری خۆیەوە و کولتوریش لە کۆمەڵی شت پێک دێت. گۆرانی شتێکێکە لەو کولتورانەی کە کورد دەناسێنێت و هونەری ڕەسەنی کوردی هیچ یەکی کەمتر نییە لە هونەرەکانی دیکە بەتایبەت لە گۆرانیدا کورد بەناوبانگە. هەرچەندە ئێستا من باسی گۆرانی یاخود هونەری کوردی ڕەسەن دەکەم، هەندێک جار تەنها ئەو گۆرانیانە لە بازنەیەکی ڕابردوو نۆستالژیا دەسوڕێنەوە، بەڵام هەندێک گەنج هەن کە نە بوار لەو بابەتەیە بوارێکیان وەرگرتووە و گرنگی پێدەدەن بۆی کە لەنەوە لە دوایینەوە بمێنێتەوە و ئەو دەنگە ڕەسەنانە لە یاد نەکرێن و ئەو ئاوازانی کە دانراون. وە تەوەرەکەی دیکەشمان وەک باسم کرد وتم تەوەرێکی وەرزشی دەبێت بۆوانی کە وەرزش دۆستن و ئەوانش کە دەبێت لەمڕۆوە حەز لە وەرزش بکەن و لەگەڵ ئێمە بەردەوام بن. ئێمە بڕگەیەکی وەرزشیمان لەگەڵ ئەمانەیە کۆمەڵی بڕگە و بابەتی دیکەمان بۆتان ئامادە کردو. ئێستاش دەچینە یەکەم بڕگەمان کە کورتێک لە هەواڵە سیاسیەکانە، دواتر دەگەڕێینەوە ناو بڕگەکانی دیکە و لەگەڵتان بەردەوام دەبم. گوتەبێژی حکوومەتی عێراق ڕای دەگەێنێت پشکی هەرێمی کوردستان لە بودجە یەکلا کردوتەوە. حەسەن نازم گوتەبێژی حکوومەتی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند وەک حکوومەتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان گەیشتونەتە ڕێکەوتن و پرسی بودجە یەکلا بۆتەوە. بەڵام پەرلەمان بۆ چوونی خۆی هەیە و پێمان وایە لە چەند ڕۆژی داهاتوو جۆرێک لە دیدار و لێک تێگەیشتن دەبێت بۆ گەیشتن بە شتێکی کۆتایی سەبارەت بە پشکی هەرێمی کوردستان. ئاماژەی بۆش کردووە لە دوو ڕۆژی داهاتوودا بڕیار لەبارەی هەمواری بودجە دەدرێت. خامنەی نامەیەکی بەدەست و خەتی خۆی بۆ گەنجانی عێراق نارد. عەلی خامنەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لە نامەیەکدا کە بەدەست و خەتی خۆی نووسیوێتی و ئاراستەی گەنجانی عێراقی کردووە دەشڵێت من ئێوەم زۆر خۆش دەوێت و نزاتان بۆ دەکەم، دەشڵێتی وای سەرکەوتن و خۆشگوزەرانی دنیا و کۆتاییتان بۆ دەکەم. خامنەی بۆ گەنجانی عێراق دەشنووسێت داهاتوو بەدەست ئێوەوەیە. سەرۆکی دادگای دەستوری تورکیا دەڵێت ئەگەر بڕیارەکانی دادگا جێبەجێ نەکرێت دەستور بێبەها دەبێت. زوها ئەسلان سەرۆکی دادگای دەستوری تورکیا ڕایگەاند دام و دەستگاکانی حکوومەت ناچارن بڕیارەکانی دادگا جێبەجێ بکەن، بەڵام بۆ گەڕاندنەوە و ئازادکردنی پەرلەمانتاران جێبەجێ نەکراوە. ئاماژەی بەوەش کردووە ئەگەر بڕیارەکانی دادگا جێبەجێ نەکرێن دەستور بێبەها و کاریگەر نابێت و خەڵک بڕوای بە پێکەوە ژیان نامێنێت. بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا جەخت دەکاتەوە کە رووسیا بەرەو دیکتاتۆریەت دەڕوات. جۆزێف بۆڕێڵ بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕایگەاند رووسیا لەسەر ڕێگەیەکی بەترسیدارە و بەرەو دیکتاتۆریەت و سەرکوتکاری دەڕوات. بەرپرسی سیاسەتی دەرەوەی ئەوروپا دوای گەڕانەوەی لە مۆسکۆ جەختی کردەوە دەسەڵاتدارانی رووسیا سیستەمی لیبرالی دیموکراتی ئەوروپا بە هەڕەشەی جدی بۆ سەر خۆیان دەزانن. دەشڵێت بەرپرسانی رووسیا کۆنتڕۆڵی دەسەڵات و سوپا و ئابووریان کردو و دەرفەتیان بۆ دیموکراسیە و سەروەری یاسا نەهێشتن. ئیمارات وەک یەکەم وڵاتی عەرەبی کەشتی ئاسمانی ڕەوانەی مەریخ کرد. دوای 7 مانگ ئیمارات کەشتی ئاسمانی ڕەوانەی مەریخ کرد. بەوەش ئیمارات بۆ یەکەم وڵاتی عەرەبی و پێنجەم وڵات لەسەر ئاستی جیهان کەشتی ئاسمانی ڕەوانەی سەرمەریخ دەکات و دەست دەکات بە ناردنی داتا لەبارەی کەش و هەوا و دۆخی ئاسمان. ئیمارات دەیەوێت پەرە بە توانە تەکنۆلۆژیەکانی بدات و تا ساڵی 2000 بە هەر حاڵ ژمارەکەم لێوە دیار نێت تا ساڵی چەندە، بەڵام وێزگەیەکی جێگیر 2170 چونکە ساڵەکە زۆر دوور بوو تەسەوری ئەوەم ناکرد ئەوەندە دوور بڕوانێت وێزگەیەکی جێگیر لەسەر مەریخ دروست بکات. ئیمارات بۆ یەکەم جار لە ساڵی 2014ەوە هەوڵەکانی بۆ گەیشتن بە بۆشایی ئاسمان دەست پێ کرد.
بەڵێ دووهەب لێپرسینەوە و دادگایکردنی دۆناڵد ترامپ لە سێنەتی ئەمریکا بەڕێوە دەچێت. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە بە هاندانی توندوتیژی و هەڵکوتانە سەر کۆنگرێسی ئەمریکا تۆمەتبار کرا و ئێستا کەیسەکەی گەیشتۆتە سێنات. لە یەکەم دانیشتنی سێناتدا ڕێکارەکانی دادگایکردنی ترامپ پەسەند دەکرێت و دواتر پرۆسەی دادگایکردنەکە بەڕێوە دەچێت. دۆناڵد ترامپ خۆی ئامادە نابێت، بەڵکو پارێزەرەکانی لە سێنات ئامادە دەبن و 4 کاتژمێر گفتوگۆ دەکرێت و هەردوو لە بەڵگەکانی خوان دەخەن. کۆتاییمان بە کورسەی هەواڵەکان هێنا دەچینە بڕگەکانی. کە دەچینە ئەو مۆڵ و شوێنانەی کە خواردن و خۆراکی لێ دەفرۆشرێت زۆر جار هەمومان وا ڕاهاتووین کە خواردنە خۆماڵەکانی ئەو شتانی کە بەرهەمی ناوخۆیی خۆمانن بیان کڕین. بۆ نمونە ناو سەلاجەکان سیرەکەین بزانین لە کامێک لەو مریشکانە مریشکێکی ئەوەی تایە کە لێرە لە ناو کێڵگەکانی بەخێوکردنی پەلەوەر بەرهەم هاتوون. بۆیە ناوچەی قەرەداغیش بەهۆی لە باریکەش و هەوای لە وەرزەکانی هاوین و بەهاردا چەندین کێڵگەی بەخێوکردن و بەرهەمهێنانی مریشک و پەلەوەر لە سنوورەکەی ئەودا هەیە. بەڵام لە وەرزی زستان و سەرما بەهۆی سەختی و ساردی ناوچەکە پەروەردەکردنی جوچک پێویستی بە چاودێری زیاتر و بەردەوامتر هەیە و دەبێت ورتر چاودێری بکرێت. لەم راپۆرتە شێوازی بەرهەمهێنان و چاودێریکردنی کێڵگەکانی پەلەوەر دەبینین تا ئەو دەمەی کە مریشکەکان ئامادە دەبن و دێنە ناو ئەو سەلاجانە و ئێمە دەیانکڕین و خۆشحاڵین بەوەی کە ئێمە بەرهەمی ناوخۆیی خۆمانمان هەیە. لە زمستانە جوجە پەروەریشی زۆر سەختە، زۆر حەساسە بە سەرما. ئایسەی مەم جوجەمانە 14 ڕۆژەیە، 14 ڕۆژ لەمەوبەر پەنجەرە مەتڵقەن ئەبێ بوەسیە ئەو هەواکەشانە. هەواکەش ئەبێ کولێن خامۆش بێت، بەس ئەبێ گەرمایشمان لە 33 تا 35 ئەبێ گەرمای بێت. چون ئەو یەک ڕۆژەیە لە ناو هێرکەکە تێدە دەرەوە 40 گرامە. 40 گرام گۆشتی زعیف نەبەریەی سەرماگرێ نەبەریەی گەرمایشن. ئەبێ ئەو ترمساتانەی وا تەنزیمکەی لە 35 تەنزیمیکە ئەو 35 خۆی گەرمان ناچێتە سەرۆ نایشێتە خوارەوە. بەڕاستی قەرەداغ زۆر سادە، کێوسانێکی بەرزە، ڕۆداری زۆریشی تیاوە دەور بەرمانەوە. متاسفانە بۆ ساڵۆنیشمان زۆر سادە. ئەگەر ئامان بینەرانیشەنەوێت محاڵە ئەم گەرما بۆینە سەر، چونکە لە دەرەوە دەما ژێر دەیە ئەو نە سادە بە شەوا هەتا بە ڕۆژیا سادە. ئەوەیسە بینەرەکەشمان ڕۆشن بۆ کەوتۆ کار ئۆتۆماتیکە سە گەرما دروستەکات. و ئەم ساڵۆنیشمانە ئەم دەواژنیشە 14,000ە. ئەبێت تا 50 ڕۆژ ئەم جوجەڵمانە پلەیش خۆی جوجەڵمان گەورە بوو گەرمایشمان لازم ناوێت هێواشەواش ئەو پەر دەرەکات. ساڵۆنەکە پڕە بێت لە مامرا زیاکات خۆی گەرمای هەست زیاتر پەیوەستم بە گەرمان نایێت تاچەوە 50 ڕۆژە. لە 50 ڕۆژە ئەبێت کامڵە بفرۆشی، چونکە 50 ڕۆژ مامێنە ساڵۆنە زۆرە بێ گەرمای زۆرە بێت نەفەسی بۆ دەرناچێت.
بەڵێ هەر لە سەرەتای بەرنامەکەمانەوە باسمان لەوە کرد کە بڕگەیەکمان دەبێت وەکو هەموو ڕۆژەکانی دیکە بە بڕگەیەکی وەرزشیمان هەیە کە خات و ژاکاڵە بەڵام لە دەرەوەی ستۆدیۆ هەندێک ڕاهێنانتان بۆ کات بەڵام ئەمڕۆ خاتونێکی دیکە بە هەمان شێوە هاتوتە ناو ستۆدیۆ لەگەڵ ئەوەشا پرسیاری لێ دەکەین کە خات و بەخێر هاتی خات و نەسیم موراد بەخێر هاتی سەر و سەر چاوان خات و نەسیم بێگومان ئەوەی کە ئێستا بینەری ئێمەیە تۆش ئەبینێ بەم جلو بەرگەوە کە شتێکی زۆر چۆنەڵێن ئیسراحەتە لە بەرایە یەکسەر بیر لەوە کاتەوە بەیانیان بە جلوبەرگێکی زۆر ئیسراحەتەوە دەستکا بە وەرزشکردن با سەرەتا بزانین ئەو جوڵە وەرزشیانەی کە زۆر گرنگن لە بەیانیان ئەنجام بدرێن کامانن کە سوکیش بێت هەروە کە دەزانن جوولە حرەکەت لە بۆ هەموو کەسێ پێویستە هەتا بۆ ئەو کەسانی کە نەخۆشن پێویستە یعنی تایبەت بە خۆیان جوولێکی وەرزشیان هەبێت بەیانیانیش تەمارینێک هەیە کە هەموو کەس ئەتوانن ئیستفادێ بکەن وەکو مەسەلەن جولاندنی دەست و پاو ئەو شتانە جۆرێک نییە کە بڵێ لە قایە یا تایبەت بە جیهاز ینی پێویستی بە جیهاز بێ یا شتێکی پێویست بێنە چونکە ئێمە کە هەڵەسین لە خەو هێشتا بەیانیان گیانمان تێکشکێنەوە بە تایبەتی ئەم وەرزە ئەبین هەستەکەی کە ژێر بەتانی هێشتا گەرم و گوڕە و خۆشە ئەمە وزەیەکی ئەوێ هەستی کە هەڵی شەستیت بێگومان بە وزەی تونند و ڕق دەست پێ ناکەی بە چەند جوڵەیەکی حرەکەیە کە بوو ماڵیشەوە زیاتر ینی تایبەتە هەموو ڕۆژێ ئەتوانن لە ماڵیشەوە ئیسفادێ بکەن ئەو تەمارینە ئەنجا نازانم ئێمەش بۆیە میوانداری تۆمان کردووە بۆی کە خات و نەسیم ئەم بەیانیە لێرە شوێن ئامادەیە بۆی کە چەند جوڵەیەکمان بۆ ئەنجام بدەیت وەکو ڕاهێنان هەم من هەم بینەران کە ئێستا لە ماڵیشەوە سوودی لێوەرەگرین و بینەرتەبی لە کام جوڵەکانەوە دەست پێ دەکەیت باش من زیاتر بێم نزیکەوەمە با جوڵەکانت ببین دووبارە سڵاوەکەم لە بینەرانی خۆشەویست هیوادارم باش بن ئەم جوڵیانە ئەم حرەکاتە تەمرینیانە کە من ئەوڕۆ دامناوە بۆ هەموو کەسێ دەبێت یعنی لە ماڵیشەوە دەتانن ئیستفادێ بکەن ڕۆژانە بەڵام ئەگەر لە شوێنێک بێ کە فەزاکی کراوە بێ ئۆکسیژێنی زۆر بێ زۆر باشتر ئەتوانن سوودی لێ وەربگرن سەرەتا بۆ هەر وەرزشێ پێویستە جسمی خۆمان گەرم بکەن ئێستا لەبەرەوە بەرنامەکە کاتی کورتە من زۆر نامەوێت زۆر درێژێ پێ بدەم تۆزێ زووتر ئەچینە سەر تەمرینەکان بۆ خۆ گەرمکردن بەگشتی ئەگەر ئێستا کاتمانە ئەبێت چەندێک خەریکی خۆ گەرمکردن و جوڵا بکەیت هەر لە بۆ هەر تەمرینە حەسەب ینی شخصەکەیە حەسەب جسمە حەسەب شخصە لەوانەیە کەسێک زۆر گەرم بێ هەیە بە 10 دقیقە گەرمە بێ بۆ بەعزە تەمارینێکی قورس پێویستە تۆ حرەکاتێک ینی عەزەلەکانت بکێشی لە پێشە ئۆکسیژنێکی فول بکەیتە ناو جسمت یعنی 10 دقیقە چارەکێ لە بۆ ئەوە کە بتەوێت جسمت گەرمکەی ئەنجامی ئەی گەرمکردنەکەس ئەو بەشانش ئەگرێتەوە کە تۆ ئیشیان لەسەرەکەی مەسەن لەسەر ڕانەکان ئیشەکەی ئەوڵین حرەکەت کە لە هەموو ڕاضیەکە زۆر پێویستە مەسەلەن وەکو ڕۆیشتنێکی سەریعە باشە جام ئێستا زۆر سەریع نایکەم لەبەرەوە هەموو کەسێ بتوانێت ئیستفادێ بکاتن مەسەلەن بۆ نمونە دەست و پا پێکەوە هەناسە زۆر گرینگە لەگەڵ تەمرینەکانە بیکێشن هەر کام لەمانە پێویستە 30 سانیە ئەنجامی بن پاش 30 سانیەکە ئەتوانن هەناسەیە وەرگرن دیسان دەست پێ بکەن ئێستا من بەردەوام بیکەم تەمرینەکان بەردەوام بە جا خات و نەسیم تۆ لە کاتێکا کات ئاوها ڕاهێنان شتەکەی هیچ کات وات کردو بە شێکی ڕاستە و خۆ ئۆنلاین ئەمسەرەن کەسانێکە بن بە دواتچوون بکەن لەگەڵ تۆیا و بەردەوام بن وەرزش بکەن تۆش لەگەڵ وای بەردەوام بکە من پرسیارە لە یەکەم زۆر باشترە بێت بەڵێ وەکو شێوەیەکی ئۆنلاین بۆستی و تەمرین لەناوقاڵێ ئێتەبان ڕاضەکە ئێمە ئەسڵ وایە تەمریناتمان جەماعیە زومبا ئەکەین ئەیروبیکەکەن پێکەوە من لە پێش ڕائاوەستم جەماعاتیش لە پشت منەوە ڕائاوەستن هەمومان یەکتر لە ناو ئاینە دەبینین و تەمرینەکان ئەکەن سار دەبیتەوە بۆستی تەمرینەکانی ئێمەش بە موسیقی و هەیە بە گۆرانی و هەیە یعنی موسیقاکی لەگەڵە کە ئەوە زیاتر تەشجیع ئەکات کەواتە زۆر باشترێکە کە کاتێک لەو جۆرەکەی موزیک بگریت لەگەڵیە ئێو کەسانی کە بۆ نمونە کێشەیان لە فەقرات و پشت و دیسک و ئەوانە هەیە نابێت ئاوها بەم شێوە خۆیان گەرمکەن یان گەرمکردنی ئەوان شێوازێکی ترە ئەوانیش ئەتوانن بە ڕێگەڕوونێکی هێواش سەبر جسمیان گەرم بکەن بەڵام وەکو ئەوەی کە حرەکەیەکی ئاها بکەن لەوانەیە بۆ ئەو کەسانە مشکل بێت ئەوان ئەتوانن بۆ نوعە ئەینەن حرەکەت بکەن بەڵام هێواش بیکەن مەسەلەن بۆ نمونە حرەکەتی دووەم
هەر بۆ هەر لایەک چەند سێت ئاڕۆیت 30 ثانیە 30 ثانیان بە بێ سێت بەڵێ. بەس بەسانی ئێستا لە هۆڵەکان خانوان زۆر ڕوو دەکەنە وەرزشکردن تەنها لە هۆڵەکان وەرزشەکەن یادێنەوە مەسەرەن دەڵێن بۆ نمونە دەڵێن نەخێر ئێمە لە ماڵیشەوە هەر وەرزشکردن بەردەوامی زۆر کەس لەبەر دەوامی پێ ناکرێتە مەسەلەن قاع وەرزشیەکان یا لەبەر ئەو زروفێک کە ئێستا نەخۆشین و ئەوانە هەیە زۆر کەس لەوانەیە حەسکە لە ماڵی خۆی تەمرین کات تۆزێ زەحمەتە قسە بکەم و وەرزشکەم باشە بەڕاستی ناکەم جارێ زەرچاکە هاتەوە تەمرینەکان ئەم تەمارینە زیاتر لە ماڵیشەوە ئەتوانن ئیسفادێکەن لەبەر ئەوە زۆر پێویستی بەوە نییە کە حتمما بچنە قاع وەرزشیەکان ئێستا یان لە حەوشەی خۆیان یا لە پارک یان دەتوانێت هەر لە ژوورەکەی خۆی پەنجەرە بکاتەوە ئۆکسیجنێکی باش هەڵمژێت بەڵێ هەروە کەوتم ئەم تەمارینە هەوازیە یعنی پێویستی بە ئۆکسیژن هەیە زۆر باش ئەوە نییە قسەشم بۆکەیت و بەردەوامیشی بەڵێ جا ئەڵێن خانمان لە یەک کاتا توانن دوو کار سێ کار بە یەکەوە بکەن و هەروایشە تۆ پرسیارت لێ یەکەم و بەردەوامیت لە ڕاهێنانەکانت ئێستا ئەم ڕاهێنانەی کە لە دوای گەرمکردن ئاها ئەیکەیت هەناسە بکێشن چون هەرچی هەناسە بکێشن لەگەڵ تەمرینەکان ئەو هەناسەیە حەول ئەدات یعنی ترپێ دڵت تەنزیم بکرێ و چۆریەکانی زووتر حرەکە ئەکا زۆر باشە کەواتە یعنی بۆ کێشدابەزین ئەم جوڵانی کە ئەیکەیت تایبەتن و گرنگی خۆیان هەیە بەڵێ 30 ثانیە ئەگەر کەسی پشتی ئێشەیە مەسەلەن کێشەی سەوەفانی هەیە کێشەی فەقەراتی هەیە تەبعاً ئەوانە تۆزێ بۆی قورسە یا وەزنی زۆرە یا تەمەنی لە سەرۆیە تەبعاً بۆی قورسە ئەو حرەکاتە ئەتوانێ ئەوها ئەم حرەکەتە بە هەموو کەسی ئەکرێ بێگومان شتێک نییە بڵێ زۆر قورسە یاش مەسەلەن نەتوانێ بیکات ئەو خواردنانەی کە بەیانیان پێش وەرزشکردن ئەنجامی دەیت چین کە بخورێت باشە یان نەئەبێت ئەو جوڵانە بکەیت دواتر نانی بەیانی و خواردن بخۆیت کام جۆرە باشترە پێشتر یا دواتر زۆر کەس هەر کەسێک و نەزەرێک ئەدا ئێستا لە ئەلمی ڕاضە بەڵام باشترە بەیانیان نانێکی بەیانی سوک بخورێ یعنی نان بخۆن اینجا پاش سعاتێک کە نانەکەیان خوارد دەستکەن بە ڕاضەکردن یعنی نابێ بە مەعیدێ بەتاڵەوە ڕاضە بکەن و زەخت بۆ خۆیان بێن و ڕاکردن و تەمرینێکی بکەن چونکە احتمالە لە درێژە تووشی کێشە بن یا بەو نوعی کە ئەیانەوەی وەزنیان دا نەبەزێت خات و نەسیم بێگومان ئێستا زۆر گرنگە خەڵک زۆر ڕوو ئەکاتە ڕێجیمکردنە جیاوازەکان بۆ نمونە کیتۆ ئەکات بۆ نمونە ڕێجیمێکی شێوازێکی تر ئەکات لەگەڵ ئەوەیە هەموو کەس دایمە باس لەوە ئاکرێت بێجگە لە ڕێجیمەکان دەبێ وەرزشکرێت بۆ دابەزاندنی کێش بازانانی ئەو جوڵانی کە تایبەتن بە دابەزاندنی کێش کە زۆر گرنگە بۆ خانمان کامانن خواردن یا تەمرین تەمرینەکان بێگومان ببوورە ئەو تەمرینە کە ئێستا کردم بۆ ناحیەی بەتن و زک و تەنیشتەکان زۆر ئیسفادێ هەیە کە ئەو دایمە کێشەیە ئەمە منطقی دائیمەن تەمارینی بەتن تەمارینی زک بۆ زک دابەزانیان بۆ کە مەسەلەن تەنیشتەکانت بچووکەوەکەی پێویستە حتمما پێش ئەوە گەرمکردنێ بکەیت باشە نابێ هەر لە ڕێگاوە تۆ بی دەستکەی بە تەمرینی مەسەلەن زک چوون یا زکردن ئەبێ حتمما خۆت گەرم کردبێ جسمت حازر بێ اینجا تەمرینی بەتنەکان بکەیت بۆ ئەو کەسانە کە باست کرد خواردن زۆر گرینگە ئەگەر وەرزش بکەیت لە بۆ ئەوە کێشت بێتە خوارێ بەڵام خواردنەکانت ئاگات لێ نەبێ یعنی لەسەر ڕێژیمێکی دروست نەڕۆی استفادێکی بۆ جۆرە ناکەی لە ڕاضەکە زیانت پێگەێنێت و سوودیشە پێ ناگەن لە ڕاضە زیان ناگەێنێ قەت بەڵام ئەو سوودەکە ئەتەوێ ناگەینێت نامەبەستم لە خواردنەکەی کە خواردنێکی زۆر وا ئەکەیت کە کێش دابەزێن لەگەڵ شا وەرزش ئەکەیت و خواردنەکەشت باش نییە تۆ هەموو چۆنە لە عەزەڵەتەکانت پێویستی بە خۆراکێکی باشە بە ئاوێکی باشە کە تۆ جوڵیان لەسەر بکەی مەبەستم ئەوەیە جا ئەو جوڵانەی کە
منتیقەی با بڵین ورک ئەگرێتەوە کە ناڵم بۆ خانمان زۆر ئەم منتیقانەی کێشەیە حەزەکەن کەمەرێکی باریکیان هەبێت کام جوڵانن ئەوانەی کە هەروە کەوتم ئەوە خواردنەکان زۆر گرینگە کەسێک کە ئەوە کێشی دابەزێنێ حتمما ئەبێ لەسەر ڕێژیمێکی ینی سەحیح بڕوات نەکو هیچ نەخوا ئەوەش غەڵەتە ئەبێ خواردنەکانی سەحیح بێ بێگومان ئاو خواردنی زۆر ئاو خواردنی زۆر ئیسفادە نەکردن لە هیچ نوع شەکرێ تەبعا نەبێ برنج و ئەو شتانێک کەم کاتەوە ئەم تەمارینە بۆ منتەقەی زیک و مەسەلەن تەنیشتەکانی جا ماسوولکەکانی سک وایە نەسیم خان زۆر درەنگتر لە ماسوولکەکانی تر ئەگەر چەوریان هەبێ ئەتوێتەوە بەڵێ وایە جا ئەو تەمرینانەی کە زیاتر پەیوەندی بەسکەوە هەیە تۆزە قورسترن لە تەمرینەکانی یاخ ڕاهێنانەکانی زیک زووتر لە هەموو منتیقێک لە جسما قەڵەو دەبێ دوای هەموو جسمیش دوای هەموو شوێنێکیش دائەبەزێ بەڕاستی تەمەڵترین شوێن لە جسما زیکە لەبەرەوە ئەبێ ئینسان پێشەوە بێڵێ زیکی گەورە بێت و تووشی زۆر شت بێ ئەبێ یعنی ئاگای لە خواردنەکانی بێ خواردن زۆر زۆر گرینگە باشە بۆ کەسێ وا وەرزشەکات حتمما نەبێ نانی بەیانی بخواتن نانی نیوەڕۆی بەڵام هەمووی لەسەر ڕێژیمێکی یعنی دروست حەسەب جسمی خۆی حەسەب یعنی تەمەنی پیاوە ژنە مەسەلەن ئەو شتانە لە ناو ڕژیمەکەی ڕعایەت بکرێت زۆر جار بۆ هەندێک کەس ئەگونجێت کە بچێتە دەرەوە بۆ پارک بەڕاکردن دەست بکات بە وەرزشکردن ئەوانی کە دەستەکەن بەڕاکردن تر پێویست ناکەوە خۆیان گەرم بکەنەوە یا هەر یەکسەر دەستەکەن بە هەروەڵەیەکی ئاسایی و تۆزە ڕاکردن دەست پێکەن و دواتر وەرزشەکانی تر وایە لە پێشە با بڵێم ئەمانەکە یەکەم زیاتر بۆ ناحیە زیک و باش تەنیشتەکانە لەگەڵیشی جسم گەرم ئەبێ مەبەستت ئەوە بوو کەسی ڕابکە پێویستی نیە ئەوانە بکاتن نا هیچ گرنگی بەوە نییە تۆ ئەتانی ڕاکردنەکانت بکەی ئەو جێگای خۆی هەیە لە پێشیشە باسم کرد وتم بۆ گەرمبوونی جسمت ئەتوانی ڕاکردنەکانت بکەی ینی لە پێشە چەند خۆلێکی ڕاکەیت ئەشتوانی لەبەری ئەمانە ڕاکردن بکەیت و ئەمانە نەکەیت ئەکرێت ڕاکردن بکەیت و ئەم گەرمکردنەوە بۆ ماسوولکەکان نەکەیت یەکێکی ئەتوانی یەکێکی لەوە بەڵێ ئەتوانی پاشەوە کە ڕات کرد ئەمانە بکەی یان ئەمانە بکەی ئەم تەمارینە بکەیت لە ئەرزا مەسەلەن ئەنجا ڕاکردنەکەش بکەیت ئێستا چ تەمرینێکی دیکە ماوە تەمرینێکی تر پەروانە هەراکەوتم بۆ پێشۆ بێگومان لە ماڵشەوە زۆر جار هەندێک کەرەستە هەن ناتوانێت ئەکرێت بەکاریان بێنی وەکو کورسی و ئەو بابەتانەوە نیە بەوانە کۆمەڵی وەرزش بکەین زۆرە ئەنواعی زۆرە بە کورسی ئەتوانن بیکەن بە تۆپ هەیە ئێستا جیمبۆڵەکان هەیە کە تبیە ئەتوانن لە ماڵەوە تەمرین بکەن هەیە لە ماڵی خۆی ترێدمیلی هەیە ئەشیاکان ئەوانەی کە ئەچن بۆ هۆڵەکان دەبێت سەرەتا هەر بە تریدمیل دەست پێ بکەن حەسەب کەسەکە خۆیە ئێمە ناتوانین هەر کەسی دێتە ناو قاع و بڵێم چۆ سەر تریدمیل هەیە 20 دقە دەتوانێت تریدمیل بکات لە بۆ جستی مەسەڵەن پێ ئەکرێ هەیە نەخۆشە سەوەفانی هەیە فەقەراتی هەیە کە نابێ ڕاکردن بکە یارمەتی ئەدەین ئەقەلەن 5 دقە 10 دقە ئەگەر پێ بکرێت لەسەر تریدمیل بەس ڕێگەڕۆنێکی سەبر بکاتن هەتا جسمی کەم گەرم ئەبێ هەناسەی دێتە سەر و دڵی تۆزێ یعنی حازرێ بێ لە بۆ ڕاضەکان ئەوە نییە تۆ بڵێ هەر کەسێ دێت و ئاینەن یەک شت و یەک کۆرس و یەک بەرنامە پێ بدرێ هەروە کە باسم کرد هەر کەس و حەسەب خۆی تێتەگەی هەیە ڕاکردنیش دەتوانێت بکە هەیە پێ ناکرێ هەیە چۆکی ئەشێ هەیە فەقەراتی هەیە ئەبێ کەسێکە ڕاهێنەرە لە ناوقاع ئاگای لەو شتانە بێ بەڵام ڕاکردن دایکی وەرزشەکانە نەک ڕاکردنێکی سەرێ باشە دیسان ئێڵم ینی ڕێگەڕۆنکردن بۆ هەموو کەسێ پێویستە ئەنجا با بینە سەر سێتەکان هەندێک سێت هەیە کە ئەگەر زیاد لە حەدی خۆی بۆ نمونە ئێوەی ڕاهێنەر ئەڵێن بۆ نمونە سکوات سێ سێتی سی ئەنجام بدە وایە ئەگەر زیاتر ئەنجام بدات چی ڕۆ ئەدات یعنی ئەنجامدانی سێتەکان بە کەمی ژمارە و بە زۆری ژمارە ئەکرێ پێچەوانەی ئەو کردارە ڕەفتار بکات کە ئێمە ئەمانوێت دەستمانکەوێت حەسەب شخصەکە خۆیە یعنی بەڕێ من هیچ زەرەر نییە ئەگەر زۆری بکات
من ئێستا نازانم باسی بۆ نمونە یەکێک بکەم باسی سکوات من ئێستا پێ پرسیارەکانت باش زۆر کولیە باش آخر یعنی لەبەر تایبەت بە یەک جلسە نییە طبعا چونکە بێگومان لە کاتی وەرزشکردنە وەرزش خۆی چۆنەڵە جیهانێکی زۆر کاتی وەرزشکردن و پرسیار جوابدانەوە یعنی مشکی ناگونجێ مشکی من ئێستا خەریکە دوو ئیشەکە تێدەگەی هەم ناتوانم تەمرینەکانم بە تەرتیب ئەو جۆرە کە دام نابوو بیکەم لەلایەکەوە مشکی لەلای جەنابە تۆ بەڵام ئەو حەزم کرد تەمرینەکانم بەجیا بکەم و پرسیارەکانیش لە خزمەتە ئێمەش لەبەر کاتی بەرنامەکە بەڵام لەگەڵ تا ئەبم و ئەگەر بکرێت وەڵامی ئەومان بدەیتەوە یەکێک ئەوێت کێش زیاد بکە بۆ نمونە هەندێ بەش هەیە لە جەستەیە بەرجەستەتری بکات ئەگەر سێتەکان زیاتر بکات لە حەدی خۆی ممکنە کە دابەزێت ئەوەی کە ئەو ویستێتی دەستی نەکەوێ نادا نابەزێت دابەزین نییە ئەگەر تۆ لە سەر کیلوگرامێکی مشخص تایبەت بە یعنی حسب کیلوگرامی جسمی خۆ چەنە ئەوەندە کیلوگرام لەسەر جیهازەکان دابنن بیکات ئێستا چەندانە مەسەلەن زیاتر تەسیرێکی خراپ ناکات لەسەر جسمی ئەو کەسە بەڵام زۆربەی وەرزشەکان ئێستا ئەوانە مەسەڵەن سیسانەیە زیاتر چونکە تەمریناتێکە لە بۆ کەمکردنی کێش نە ئێستا هەر بۆ کێشیش لە بۆ حازرکردنی جسم ئەسڵەن تۆ ڕۆژێ وەکو خۆت ئەڵێ کە بەیانی هەڵەسم لەخۆ ئەمەوێ جسمێکی گەشە و ئەوەم بێ باشە سیسانی ئەو تەمارینە ئەنجام بێ لەسەر یەک مابینیشی ئەگەر ئیستراحەتێکی بچوو بکەی هەناسێ بگری بەسە بەڵام بعضی تەمرینات هەیە کە بە ئاسن ئەکرێ مەسەڵەن بۆ توندبوونەوەی قۆڵ بۆ توندبوونەوەی پا مەسەڵەن یا ئسکوات یا بۆ گەورەکردنی بەعزە شوێنێک لە جسم ئەوانە حتمما ئەبێ لەسەر یعنی سێتی خۆی من هەر بەبەستم ئەوە بوو زۆربەی لەسەر زۆر باش سێ سێتی 15 دانەیە یا مەسەلەن سێ سێتی 24 دانەیە یا حەسەب کەسەکە تازە دەستی پێ کردووە ئەوەی تر ئەگەڕێتەوە سەر ینی شارەزایی ڕاهێنەرەکە زۆر باشە یان کەسەکە کەسێکی خیبرەیە لە کارەکە کورسەکەی چۆن بۆ دابنێ زۆر باشە خاتون نسیم هیوادارم لەگەڵ ڕاهێنانەکان خۆت وا ڕابێنی کە لەگەڵا بتوانیت چۆنەڵێت تەوزیحات و شەرح بکەیت چونکە بێگومان لە بەرنامێکی وا بەشداروی هەر بە تەنها بە وەرزشەکان ناڕوات دروستە یعنی هیوادارم کە لەگەڵمان بیت لە جارەکانی دیکە ئەم جارەکە هاتیتەوە من بتوان پرسیارت لێ بکەم بە ئیسراحەت و تۆش بتانی تەمرینەکان شێوازی بەرنامەکە ئەزانم ئیشەڵاتوان باشتر یانی زیاتر زۆریش باش دەستەکان خۆش بێ من ئیسپادەیەکی باشم لێ کرد و بێگومان بێنەرانش زۆر سپاس دەست زۆر سپاس بۆ خاتو نەسیم مراد کام بەیانیە لەگەڵمان بوو ئێستاش دەچینە کەش و هەوا پێکەوە کەش و هەوا دەبینین و داتر دەگەڕێم وڵاتە
یەکێک لەو یاریانەی کە لە ناو بەفر چێژی زیاتری دەبێت بێگومان ئەسپسواری و ڕمهەڵدانە. دیارە لەسەر سەهۆڵ بەندان و یاخود بەفر لە شوێنێکە بەفری لێبێت کۆمەڵێ وەرزش و یاری ئەکرێت، بەڵام ڕم هەڵدان و هەروەها ئەسپسواری یەکێکن لەو یاریانەی کە چێژێکی تایبەتتری هەیە. بۆیە ساڵانە هاوڵاتیانی ناوچەکانی شاری قەرسی باکووری کوردستان ئەسپەکانیان بۆ ئەم جۆرە وەرزشانە ئامادە دەکەن و ساڵانەش چەندین خولی پێشبڕکێ ئەسپسواری و ڕم هەڵدان دەکرێنە ناو وەرزشەکانی کاتی بەفرەوە. وا وەرزشەوانانیش پێیان وایە یاریکردن لە ناو بەفر دڵنیایی زیاتر و وزە و جۆش و خرۆشی زیاتری تێدایە. شەپۆلی سەرما و بەفربارین ئەگەر ژیانی ڕۆژانەی ئەستەم کرد بێت لە لایەکی دیکەوە ناوچەکانی باکووری کوردستانی بە جۆرێک سپیپۆش کردووە کە بووەتە جێگەی خۆشی و ڕەخساندنی چەندین یاری جۆراوجۆر کە دانیشتوانی ناوچەکانی قەرسی باکووری کوردستان چێژی لێ دەبین و سەرکێشی تێدا ئەنجام دەدەن. یەکێک لەو یاریە زستانانەش ئەسپسواری ناوبەفر و ڕەمهەڵدانە کە بە یاریەکی کۆنی تورکیا و باکووری کوردستان ناسراوە. 4 مانگ پێشتر ئەسپەکان ئامادە دەکرێن، ڕێگە نادەن زاو زێ بکەن تا بتوانن هێز و گوڕێکی زۆریان هەبێت. ئەسپی عەرەبی گونجاوترە بۆ ئەم یاریانە. هەڵدانی ڕم و پێشبڕکێی ئەسپسواری لە ناو بەفردا بۆ یاریزانان دڵنیایی زیاترە، چونکە تووشی پێکانی قورس نابنەوە و بەفرەکە دەیان پارێزێت. Atlarımızı akşamdan tumarını yaptığımız ئێمە ئارەزوو دەکەین لە ناو بەفردا یاری ڕم هەڵدان بکەین، چونکە ئەسپەکانمان بەگورتر دەبن. ئێوارە ئالیکی باشمان داوە بە ئەسپەکان، پاشان دایانخینە ناو چێلگەکە، چونکە ئەسپیش خۆی ئامادە دەکات. سەرەڕای بەردەوامی مەترسیەکانی کۆرۆنا بەگرتنەبەری ڕێکاری تەندروستی پەیڕەوکردنی دووری کۆمەڵایەتیەکان خەڵکی گوند و ناوچەکانی باکووری کوردستان بەدەمام کەوە دێن بۆ بینینی یاریەکانی سەربەفر و چێژی لێ دەبینن. ڕمهەڵدان لە سەربەفر چێژێکی دیکەی هەیە، بە تایبەت کە ئەسپی عەرەبی بەکاربهێنی بۆ غاردان، چونکە زۆر بەهێز و خێرە، تەنانەت ئەگەر بشکەوێت هیچ شتێک ڕوو نادات کاتێک لە سەربەفر بێت. ئەم وەرزشە لە کۆندا بە یاری جەنگ ناوبراوە، ئێستا پێی دەوترێت وەرزشی ئەسپسواری و ڕمهەڵدان. ساڵانە لە شاری قەرسی باکووری کوردستان چەند خولێکی تایبەت بە وەرزشە بەڕێوە دەچێت، بە تایبەت لە وەرزی زستاندا کاتێک بەفرێکی زۆر دەبارێت گەنج و پیر کۆ دەبنەوە بۆ ئەنجامدانی پێشبڕکێی ئەسپسواری و ڕمهەڵدان، چێژێکی زۆری لێوەردەگرن. هەر لە باکووری کوردستان ئەمێنمەوە ئەمەیان بابەتێکی جیاوازترە کە باس لە ئاژەڵداران و جوتیارانی بەدلیسی کوردستانەکەات بۆیە ئاژەڵەکانیان پاک بکەنەوە و بەرهەمەکانیشیان زیاد بکەن، گامێش و ئاژەڵەکانیان بۆ چەند کاتژمێرێک دەبەنە ناو ئاوێکی گۆماوەوە کە بە گەرماوی سروشتی ناسراوە. هەرچەندە کەش و هەوای ناوچەکە ساردە و سەختە، بەڵام پلەکانی گەرمای ناو گۆماوەکە 40 پلەی سیلیزیەکە ئەمە بێگومان ئاژەڵەکان کە ئەچنە ناوی بەرهەمەکانیشیان زیاد دەکات و شیریان زیاد دەکات. بە گوتەی ئاژەڵداران کاتێک گامێشەکان دەبەنە ناو ئاوەکە وەک باسم کرد بەرهەمەکانیان زیاد دەکات و لە ناوچوون دەیان پارێزێت و پاکیش دەبنەوە. با بچین ئەو گۆمە ببینین کە ئاوێکی گەرمی تێدایە و کام گامێشەکانیش لە ناو ئەو ئاوە پاک دەبنەوە و بەرهەمەکەشیان زیاد دەکات. جوتیارانی ناوچەی گوریۆماکە لە بەدلیسی باکووری کوردستان لە وەرزی زستاندا بۆ پاراستنی ئاژەڵەکانیان 7 کیلۆمەتر ڕێگا دەبڕن بۆ ئەو ناوچەی بە گەرماوی سروشتی ناوبراوە. ڕێڕەوی چەند ڕووبارێکی بچووک دەڕژێتە کۆمێکی نیمچە قۆڵ و پلەی گەرمیەکەی دەگاتە 40 پلە. گوند نشینان لە وەرزی زستاندا گامێش و ئاژەڵەکانیان لە تەویلەکاندا دەهێڵنەوە و ئەو کای بۆیان دەڕێژن بە جەستەی ئاژەڵەکانەوە دەمێنێتەوە. بۆ پاکردنەوە و شۆردنیان دەیان بەنە ناو ئەم گۆمە گەرمە بۆ ماوەی چەند کاتژمێرێک تا جەستەیان پاک دەبێتەوە و بیان پارێزن. هاوکات جوتیاران پێیان وایە سوودی بۆ زیادبوونی بەرهەمی شیرەکانیان هەیە. هەفتادا 2 دەفە getiriyoruz abi 2-3 دەفە. کەش و هەوای ساردی ناوگوندەکەمان زیانی زۆری پێگەیاندوین بە تایبەت بۆ ئاژەڵەکانمان، بۆیە ئێمە هەر ڕۆژێک خۆر لە دەرەوە بێ دەیانهێنین بۆ ناو ئاوە گەرمەکە. هەزاران ئاژەڵمان هەیە، ئەگەر پاچیان نەکەینەوە زیانیان پێدەگە کاتێک لە ئاوە گەرمەکەدا دەیان شۆین و شیرەکەشیان زۆر دەبێت.
دیمەنی ئەم گەرماوە لە ناوچەیەکی سپیپۆش بە بەفر و بەستەڵک بووەتە جێگەی سەرنجی فۆتۆگرافەران و بۆ چرکاندنی وێنەی جوان سەردانی دەکەن. شوان و جوتیارەکانیش لەگەڵ پاکردنەوەی ئاژەڵەکان کاتێکی خۆش بەسەر دەبن. کاتێکە کەشوهەوا کەمێک ئاسایی بێت و ئاسمان ساماڵ دەبێت ئاژەڵەکانمان دەهێنین بۆ ئێرە نزیکەی 2 بۆ 3 کاتژمێر لە ناو ئاودا دەهێڵدرێنەوە دواتر دەیانگەڕێنینەوە بۆ ماڵەوە. ئەگەرچی بەفر و سەرما ژیانی گوندنشینانی سەخت کردووە بەڵام لە چەند ڕوویەکیشەوە سوودی بۆ ئاژەڵداران و گوندنشینان هەبووە. لە کاتێکدا پلەی گەرمی پارێزگای بەدلیز لە هەندێک کاتدا دەگاتە 20 پلەی ژێر سفری سەدی بەڵام پلەی گەرمی گۆماوەکە کە بە گەرماوی سروشتی ناسراوە 40 پلەیە و ئەوەش کەشێکی گونجاو لەبارە بۆ ئەوی گوندنشینان گامێش و ئاژەڵەکانیان بۆ چەند کاتژمێرێک لە ناو ئاوی ئەو شوێنەدا بهێڵنەوە و پاکیان بکەنەوە. بێگومان ئاژەڵەکانیش وەکو هەر بوونەوەرێکی دیکە خوان لەگەڵ وەرزەکانە ئەگونجێنن بۆی کە بتوانن ژیانیان بەردەوام بێت. ئێستا بۆ نمونە ئەم گامێشانە لە زستانە لە ناو ئاوێکی گەرم خۆیان گەرم دەکردەوە بەرهەمیان زیادیە کرد و بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا وەک باسم کرد بە گوێرەی وەرزەکان نەک تەنیا مرۆڤەکان بەڵێ ئاژەڵەکانیش گۆڕانکاری بەسەر ژیانیان دێت. بۆ نمونە هەر لەسەر گامێش باسەکەین بەڵام ئەمایان گامێشێکی سکۆتلندیە کە لە باشووری کۆیزلاندی ئوسترالیا واتە لە سکۆتلندن بەڵام هێنراون بۆ ئوسترالیا خۆیان لە ئەسڵا سکۆتلندی لە وەرزی هاوین مووی لەشیان دەوەرێت بۆ ئەوەی بەرگەی گەرمای ئەو وڵاتە بگرن بۆیە ناچارن لەگەڵ ژینگە و سروشتی ئەو وڵاتە خۆیان ڕابێنن. دیارە ئەوان موویەکی زۆر بە جستیانەوە هەیە چونکە لە سکۆتلندن و سەرمایە کە یان هێنن بۆ ئوسترالیا وەکو شتێکی خۆ سروشتی مووی لەشیان دەوەرێت با پێکەوە بینەربین چەند سەیر و سەمەرە. بەگشتی گامێشەکانی سکۆتلند زیاتر بە پلەیەکی گەرمای نزم ڕاهاتون بەڵام ئەو گامێشە سکۆتلندیانی لە ئوسترالیا بەخێو دەکرێن گۆڕانکاریەکی فیزیکی بەسەریاندادێت چونکە ئێستا لە ئوسترالیا وەرزی هاوین دەستی پێکردووە. گامیشەکانیش ژیانیان بە پێی وەرزەکانی ئوسترالیا ڕێک دەخەن و لەگەڵ هاتنی وەرزی گەرما و هاوین لە کێڵگەکان دیمەنێکی هاوبەش بەرچاو دەکەوێت کە ئەویش وەری نیموەکانی لەشی گامێشەکانە کە لە زستان بۆ پاراستنیان لە سەرما دەرچووە. کە دێنە ناو کێڵگەکە و گامێشەکان دەبینین کە خەریکی لە وەڕن و بەردەوامیش مووی لاشیان دەوەرێت و لە هەموو شوێنێکی ئەم کێڵگەیە دیمەنی مووەوەریوەکان دەبینرێت. کارۆلین و ئایان کۆمەڵێک گامێشی سکۆتلند بەخێو دەکەن. شوێنەکەیان گونجاوە بۆ بەخێوکردنی ئەم جۆرە گامێشە. بە تایبەت ئەمەیکە پێیان دەوترێت جۆری گەشەی هێواش و لەسەرخۆ کە هەر گامێشێک 5 ساڵ کاتی پێویستە بۆ ئەوەی وەکگا یاخود گامیشێکی هۆڵەندی لێبێت. زۆرێک لە خەڵک ئەوە نازانن کە ئەم جۆرە گامێشانە موویەکی دووچینیان هەیە کە چینێکی لە وەرزی هاوین دەوەرێت چونکە پێویستی پێنامێنێت بەڵام چینێکی دیکەشی لە وەرزی زستان زیاتر گەشە ئاکات و پڕتر دەبێت و لە سەرما دەیان پارێزێت. ئەم وانی کە دەوەرن بێسوود نین. بێگومان بەمووی ئەم گامێشانە بازرگانیش دەکرێت لەلایەن بەخێوکەرانی گامێشەکانەوە کۆ دەکرێنەوە چونکە وەک دەوترێت ئەم وانە لە ناو کوشتنی کورسی ئۆتۆمبیلی ڕۆڵز ڕۆیس بەکار دەهێنرێت کە ئۆتۆمبیلێکی گرانبەهایە و بە نرخێکی زۆریش دەفرۆشرێت. ئێستاش پێکەوە بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەبینین کە چ گۆڕانکاریەکان بەسەردا هاتووە کە بەم شێوەیە. 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 146,100 دیناری عراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 175,250 دیناری عراقیە، 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 200,000 دیناری عراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 20,500 دیناری عراقیە و 100,000 تومانی ئێرانی بەرامبەر بە 5,850 دیناری عراقیە. مسقالێکیش زێری عیار 24 بە 431,000 دیناری عراقی و مسقالێکیش زێری عیار 21 بە 380,000 دیناری عراقیە و مسقالێکیش زێری عیار 18 بە 324,000 دیناری عراقی.
بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی گواستنەوەی خوێن لە ئێران لە 10 مانگیدا کە تێپەڕێوە ئافرەتانی لۆڕستان و سنە و خوراسان زۆرترین خوێنیان بەخشیوە. هەر بەپێی راپۆرتەکە ڕێژەی بەخشینی خوێن لە خانماندا لە ئێران لە 152 بووە. بە شێوەیەک زۆرترین ڕێژەی خوێن بەخشین لە تاران لە 115 بووە، لە خوراسان لە 107 و هەروەها لە ئەوانەی دیکە 134 خوێنیان بەخشیوە کە لە گروپی ئۆزاید بوونە و لە 101 دیکەش خوێنەکانیان لە گروپی AB نەقس بووە. ئافرەتێکی تەمەن 116 ساڵ کۆڕۆنای تێپەڕاند. ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ ئەوانەی کە کەسانێکی بەتەمەنن و هەمیشە ترسی ئەوە هەیە کە کۆرۆنا زیانی زیاتر لە خەڵکی ئاسایی بەوان بگەێنێت. لوسیلا رانسۆن ئافرەتێکی تەمەن 116 ساڵە و نازناوی بەتەمەنترین ئافرەتی لە ئەوروپا پێدراوە. ئەو ئافرەتە بە ساڵات چووە لە ڕۆژی 16 کانونی دووەمی ڕابردوو لە فەڕەنسا وەکو خەڵکێکی زۆر کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو، نوێش بە هەمانشەوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. دوای جێبەجێکردنی ڕێنماییەکان و چارەسەر توانی کۆرۆنا تێپەڕێنێت بۆ چاک ببێتەوە. پزیشکان ئاماژە بۆ دەکەن تەندروستی لوسیلا باشە و ئێستا گەڕاوەتەوە خانەی بە ساڵاتوان. لوسیلا رانسۆن سبەی ڕۆژی لەدایکبوونێتی و تەمەنیشی دەبێتە 117 ساڵ. لەلایەن کەسوکاریەوە مەدەکاری بۆ سازکردنی ئاهەنگی ڕۆژی لەدایکبوونی بۆ دەکرێت بۆ هیوایی کە هەموو بە ساڵاتوانی ئێمەش تەندروست و لەش ساغ بن و دوور بن لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا و یاخود ئەگەر گرتیشیان ئەوە بە سەلامەتی تێیپەڕێن و وەکو جاری جاران هەستنەوە سەر پێکانیان و ژیانی ئاساییخوان بەڕێوە ببن. هەندێک وڵات پێش ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوە بڵاو بکاتەوە کە دۆخی ژیان ئاسایی بۆتەوە خۆیان تەحاملیان نەماوە سەبریان نەماوە چۆن دەڵێت کۆتایی بە قەدەغەی هاتوچۆ دەهێنن. ئەویش حکوومەتی نەمساو بە چەند مەرجێک کۆتایی بە قەدەغە هێناوە. ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ دەکات و بڕیاریکردنەوەی شوێنە گشتیەکانی دەرکردووە. یەکێک لە مەرجەکان ئەنجامدانی پشکنینی کۆرۆنایە پێش ئەوەی سەردانی ئارایشگا و سەرتاشخانەکان بکرێت. ئەوەش نیگەرانی لای بەشێکی خانمان لێکەوتۆتەوە چکە خانمان زۆر سەردانی ئارایشگاکان دەکەن و بەشێکی دیکەشیان پێشوازی لەو بڕیارە دەکەن. لە کاتێکدا ڕۆژانە نزیکەی 1000 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە وڵاتە تۆمار دەکرێت. ماوەی قەدەغی هاتوچۆ لە نەمسا کۆتایی هاتوو شوێنە گەشتیەکانی ئەو وڵاتە وەک سەرتاشخانە و ئارایشگای خانمان با لەبەر چاوگرتنی چەندین ڕێنمایی تەندروستی و ڕێکارە خۆپارێزیەکان کرانەوە. یەکێک لە مەرجە سەرەکیەکان ئەنجامدانی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایە پێش ئەوەی سەردانی ئارایشگا و سەرتاشخانەکان بکرێت. ئەمەش ناڕەزایەتی خاوەن ئارایشگا و سەرتاشخانەکانی ئەو وڵاتی لێ کەوتوێتەوە. لەلایەکەوە هەست بە دڵخۆشی دەکەم کە دەتوانم دووبارە دەست بەکار بکەمەوە، بەڵام لەلایەکی دیکەوە ئەو مەرجانەی حکوومەت بۆ کارکردن سەپاندوویەتی زۆر زیان لە ئێمە دەدات. بۆ نمونە هەر خانمێک کە بیەوێت سەردانی ئارایشگا بکات دەبێت پێشتر پشکنینی کۆرۆنا ئەنجامدات و بەشێک لە خەڵک کاتی ئەویان نییە کە چەندین کاتژمێر بۆ پشکنینی کۆرۆنا تەرخان بکەن و پارەیەکی زۆر خەرج بکەن. هەر بۆیەش نایەن و بەمەش ئێمە زیانمان بەردەکەوێت. ئارایشگاکان شوێنێکی گرنگن بۆ خانمان کە لانیکەم مانگێک جارێک سەردانی دەکەن. زۆرینی ئافرەتان لە نەمسا دوای قەدەغەی هاتوچۆ سەردانی ئارایشگاکان دەکەن. بوونی مەرجی پشکنینی کۆرۆنا بەشێک لە خانمانی نیگەران کردو و لەبەرام مەرجە بەشێکی دیکەیان پێشوازی لە مەرج و بڕیارەکانی حکوومەت دەکەن و پێیان وایە ئەوە لە پێناو سەلامەتی و تەندروستی ئەوانە. ji bo min çi pirsgirêk nîne ku berê ez biçma salonê pişkinîna koronayê encam bidim ji bir ku ez li gel dayika xwe bavê xwe dijîm her du jî bitemenin. Ji ber vê yekê ev gav bi min baş e ku bê encam dan hem tendrustiya min tê parastin û hem ya malbata min jî. دانیشتوانی نەمسا 8 ملیۆن و 800 هزار کەسە. نەمسا یەکێکە لەو وڵاتە ئەوروپیانەی کە ژمارەی توشبوانی بە پەتای کۆرۆنا زۆرە بە جۆرێک کە ڕۆژانە نزیکەی 1000 کەس تووشیان ڤایرۆسە دەبن. حکوومەتی وڵاتەش تا ئێستا 3 جار قەدەغی هاتوچۆی ڕاگەیاندەوە ئێستا بە لەبەرچاوگرتنی چەندین مەرج و ڕێنمایی مۆڵەتی کردنەوەی بە شوێنە گشتیەکان داوە. دێنا فەریقی
کوردستان 24. هەر وەک دەزانین هەر شتێک لە جیهاندا کە ڕوو دەدات دواتر داتایەکی بۆ وەردەگرن کە چ وڵاتێک باشترین بۆ چ وڵاتێک لە ئاستێکی خراپدا بۆ بێگومان ئەمە بۆ ڤایرۆسی کۆرۆنا زۆر لە جێ خۆەتی کە بزانن ئێستا چ وڵاتێک خراپترین بووە چ وڵاتێک باشترین بووە لە ڕێگریکردن. بەرازیل خراپترین وڵاتە لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا. بە پێی ئەنجامی لێکۆڵینەوەیەک لەلایەن پەیمانگای لۆی ئوسترالی ئەنجام درراوە، بەرازیل لە ئیدارەدانی قەیرانی کۆرۆنا خراپترین وڵات و نیوزلنداش باشترین وڵات بووە. لە سەرتاسەری جیهان هەردووکیان بەم شێوەیە بوونە. و لە سەرتاسەری جیهانیش پەیمانگاکە لەسەر بنەماکانی ژمارەی توشبوون بە کۆرۆنا و گیان لەدەستان بەو پەتایە و هۆکارەکانی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا لێکۆڵینەوەی کردووە کە هەڵسەنگاندەکەی بۆ چۆنێتی ئیدارەدانی قەیرانی کۆرۆنا لەلایەن 100 وڵاتەوە کردووە. پەیمانگاکە ئاشکرای دەکات کە نیوزلندا بە داخستنی سنوورەکانی و ڕێگریکردن سەرکەوتوترین وڵات بووە لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و ئیدارەدانی قەیرانەکانی ئەو پەتایە. هەروەها وڵاتانی تایوان، تایلند، ڤێتنام، قوبرس، ئایسلند لە ڕیزبەندی دەوڵاتی جیهانن لە ئیدارەدانی قەیرانەکانی تایبەت بە کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپاراز. ساڵ دوای ساڵ گرنگیدانی خانمان بە ڕوخسار و پێست زیاد دەکات و گۆڕانکاری و پێشکەوتن لە چوارچێوەیە زۆر بەردەوامن و ئەنجام دەدرێت. لە بڕگەی تایبەت بە ئارایش و جوانکاری خانمان مندانە گەوهەر شارەزا لە پاکردنەوەی پێست و ڕوخسار ئەم جارە باس لە چۆنێتی خاوێنکردنەوەی ڕوخسار بۆ بەکارهێنانی پلازما بۆ پێست و بەهێزکردنی قژ دەکات. با پێکەوە بیبینن سوودی لەوێت. سلااو لە بینەرانی ڕۆژ باش، بابەتی ئەو ڕۆمان لەسەر PRP یا پلاسمایە. PRP یا پلاسما ئێمە ئەوڕۆ بە دوو شێوە بەکاری دێنین، یەکیان بۆ قژە وەختێک کە دەڕوتێتەوە و مویەکان زایف دەبن، یەکیشیان بۆ ڕەشایی و چرچ و چۆڵی ژێرچاوە. پێشوەی کە دەچن پلاسما بەکاربێنن زۆر گرنگە فکر لەوەی بکەنەوە کە نەخۆشیەکان و چیە ئەو دەرمانانەی بەکاری دێنن چیە، لەگەڵ دکتۆرەکەتان قسە بکەن و بزانن ئایا بۆ پلاسما دەبێ یان نا. تاسیری خراپی ئەو شتانە ئەوەیە کە ئەو خێن و پلاسمایی کە لە خۆت دەگیرێ قازانجی کەمتر دەبێ و زەرەری شاید زۆرتر بێ. ئاو خواردنەوەی زۆر پێویستە، 1 هەفتە زووتر تقریبان 2 لیتر بخۆیەوە ئاو بخۆیەوە. مەشروباتی ئالکۆڵی ئەسڵەن نابێ بخۆیەوە 1 هەفتە پێشتر تا دەکرێت نابێت جگەرە بچێشی 1 هەفتە زووتر بە خاطرکە هەموو کوالیتی پلاسما دێن نەخوارێ. ئێستا خێنەکەمان کە لێرە دانابوو 10 دقە لەسەر دەوری 3200 تایبەت بۆ با بڵێن ماشێنەیە کە لەسەر و خێنە کار دەکا. ئەمە ئێستا لە ڕووی ئەو پلاسمایە دەتوانم بخێنمەوە بزانم ئەو کەسێک کە پلاسمای لەسەر دەکەین خێنەکەمان لەسەر گرتووە چەندە ساغ و سڵامەتە، چەندە چەوری خواردووە، بۆ پلاسماکەی چەندە بەکاردێ و چەندە قازانجی دەبێت بۆ ئەو کارێکەمە ئەوڕۆ قەرارە ئەنجام بدەین. قازانج و زەرەری پلاسم چییە؟ قازانج و زەرەری پلاسم لەوەیدایە کە چەندە ئەو کەسێک کە دێ و کارە بەکار ئەنجام دەدا چەندە ساغ بێ، دەرمان خواردنی چ بێ، چ نەخۆشیێکی هەبێ، ئایا پێشتر جگەرە دەچێشێ یان مەوادی مەخەدەر یا مەشروباتی ئالکۆڵی، ئەوانە هەمووی تاسیری خراپیان هەیە لەسەر پلاسما. دوایوی خواردنی چێشت خواردنێک باشە و چێشت خواردنێک خراپە. فەست فود زۆر خراپە. پێستی سەر و ژێر چاو زۆر ناسکە. بۆیە ئەگەر تا بتوانین دەرزەکان دەبێت زۆر ورد و باریک بن کە هەم هێشی کەمتر بێ و هەم زیانی کەمتر بێ. بڕێک دەترسەنەوە دەزانن ئەگەر ئەو پلاسمایە بچێتە نێو خێن خەتەری هەیە، بەڵام ئەسڵان خەتەری نییە و هیچ کێشەمان لەگەڵی نییە. پلاسما شتێکی تێدایە بنێوی هۆرمۆنی هەڵدانەوە. هۆرمۆنی هەڵدانەوەش لە هەموو شتێکدا نییە. وەختێک پلاسما لە خێن جودا دەکەینەوە ئەوە چەند سەد بەرابەر دەبێت. ئەگەر کەسێک مویەکانی بوەرێ دوای تقریبان چەند هەفتەیەک دەبینە کە مویەکانی کەمتر دەوەرێن، کە ئەگەر لە سەر پێست و دمو چاو بێ لە ژێر چاو ڕەشایی ژێر چاو چاک دەکاتەوە و زۆر کەمی دەکاتەوە، پێستت جوان دەکا و کۆلاژێن دروست دەکا و ناهێڵە زوو پیر بێ پێستەکە تا 4 هەفتە وردە دەبینە قازانجەکانی دەبینی.
پلاسما ڕەونق و قازانجێکی زۆر بە پێست و بە مووی سەردەگەیانێ بە پێی تەمەەن ئەگەر تەمەنت زۆرتر بێ پلاسمایەکی زۆرترت پێویستە ئەگەر گەنجبی پلاسمایەکی کەمترت پێویستە بەڵام حدی ئەقل 2 جار لە ساڵدا ینی جارێک بەهار و جارێک با بڵێن پاییز ئەتۆ پلاسما بەکاربێنی هەمیشە کۆلاژێن و ئەو ڤیتامینانەی کە دەبێت بە دووچاوت و بە پێستت بگا یان ئەوەی کە مشکلت هەیە لەگەڵ مویەکانت ئەوانش کەمتر و بەرتەرەف دەکات. پرۆگرامی ئەوڕۆ لەسەر PRP و پلاسما بوو. تایبەتمەندەکانمان باس کرد ئەوەی کە گرینگە لێرەدا بڕۆنە لای کەسێکی پسپۆر کە ئەو کارەتان بۆ ئەنجام بدا. هیوادارم سوود و لێ وەرگرت بێ و کاتێکی خۆش. بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش. هیوادارین کە بڕگە و بابەتەکانی بەدڵی ئێوەی بینەر و بیسەرمان بوو بێت. تاس بینێ بڕگە و بابەتی دیکە دێمەوەلاتان خەتان لەگەڵ و ماڵاوە.